تان وهمو كاتكتان شاد بيت إن شاء الله هم لایەکمان پەیامێکمان هەیە و لەو پەیامەدا و لە گەیاندنی ئەو پەیامەدا سەرکەوتوو دەبین ئینشاءالله و ئێوەش دەبنە فرد بۆ گەیاندنی ئەو پەیامە بۆ تەواوی مامۆستایان و بۆ ئەو کەسانی کەوا بایەخی پرۆسەی هەڵبژاردننی مامۆستایانیان لەبەرچاوە. بەڕێزان ئێمە دەتوانم بڵێم دوو جاری تر خۆمان ئامادە کردووە بۆ هەڵبژاردن، ئەوەشم تەنها بۆ ئەو بەبیر هەموو لایەک دێنەوە کە قسە لەسەر ئەوە نەبێت کە یەکێتی مامۆستایان خۆی لە پرۆسەی هەڵبژاردن و کۆنفرانسەوانە بەڕاستی باردووە و نەیویستەوە بیکاتن. نەخێر ئێمە لە 2016 لە 2019 دووجار هەموو ئامادەکاریەکمان کرد، بەڵام ظروفی سیاسی و هەروەها باردۆخی دارایی و لە هەمان کاتیان نەخۆشی کۆرۆنا بۆ هۆکاری ئەوەی کەوا نەکرێتن. ئێستاکەش ئێمە لە مانگی 11ەوە واتە لە مانگی 11 2022ەوە بەردەوام کار دەکەین لەسەر ئەوەی کەوا ئامادەکاری بکەین بۆ پرۆسەیەکی هەڵبژاردن و دوجاریش ئەنجامدانی کۆنفرانس. و لە ئێستادا ئێمە کۆمەڵە قۆناغی باشمان بڕیوە، ئامادەکاری باشمان کردووە و ژمارەیەکی بەرچاو لە مامۆستایان بوونەتە ئەندام. بۆیە ئێمە ئێستا خشتەی کارەکانمان ڕادەگەیەنین کە لە ئێستاوە چی دەکەین و تا دەگاتە ڕۆژی هەڵبژاردنە. لە پێشدا دەمەوە بڵێم هەموو لایەک پێویستە و ڕاستی بزانن ئێمە لە 3 مانگی نۆ دەرگای ئەندامەتی دادەخەین، واتە ڕای دەگرین چونکە دەکەوینە قۆناغی ئامادەکاری بۆ ئەنجامدانی هەڵبژاردن. واتە لە 3 نۆ ئێمە ڕادەگرین چیتر ئەندامی درێژە پێنادەین و خەریکی وەکو گوتم خەریکی ئەو ئامادەکاریان دەبین. هەڵبژاردنەکەش لە 3/12 ئەنجام دەدەین، لە 3 مانگی 12 2022 لە کاتژمێر 23 ببورن، لە کاتژمێر 8 بەیانیەوە تا دەگاتە 5 ئێوارە. ئەگەر هیچ گرفتێک نەیەتە ڕێ، ئەگەر هیچ لەمپەرێک دروست نەبی، ئێمە قەراری ئەومان داوە کە ڕۆژی 3/12 2023 لە کاتژمێر 8 بەیانیەوە تا 5 ئێوارە هەڵبژاردن ئەنجام بدەین. ئەوەی کە گرنگە ئێستا ئێمە دەرگای ئەوەش دەکەینەوە کە چێ دەیەوێت بەشداری ئەو هەڵبژاردنە بکات، چ لایەنێک دەیەوێت یان چێ گروپێک لە مامۆستایان دەیانەوێت بەشداری هەڵبژاردن. تەبیعی دەمەوێت ئەو بڵێم دەرگا کراوەیە، ڕێگری لە هیچ کەسێک ناکرێت، هەر لایەنێک هەر گروپێک بیانەوێت بەشداری هەڵبژاردن بکەن و دەتوانن داوای بەشداریکردن بکەن. بەڵام مەرجی بەشداریکردنەکە ئەوەیە کە 100 مامۆستای ئەندام پشتگیری ئەو لیستە بکەن. واتە لە ئەمڕۆ دەتوانن بێن فۆرم لە لژنەی باڵای هەڵبژاردن وەربگرن و 100 مامۆستا بەپێی ئەو زانیاریانە خۆ دەکاریانە ناو فۆرمەکەیدا هەیە 100 مامۆستا پێشکەش بکەن تا 31 مانگی 8 بۆ ئەوەی کەوا پشتیوانی ئەو لیستە بکاتن بۆ بەشداریکردن لە هەڵبژاردن. تەنها پێکاتەی کلد و ئاشووری تورکمان نەبی، ئەوان 50 مامۆستای ئەندام پشتگیری لیستەکەیان بکەن دەتوانن بەشداری هەڵبژاردن بکەن. ئەمە قۆناغی یەکەمە کە دەبێت هەموو لایەنەکان لە بەرچاوی بگرن. لە هەڵبژاردنەکانی ڕابردووش هەر بۆ شوێمان کردووە هەر لیستێک بێ بەشداری هەڵبژاردن بکە دەبی 100 مامۆستا پشتگیری بکاتن و ئەو مامۆستایانە پەروەردەکەیان، قوتابخانەکەیان، ژمارە تەلەفۆنیان و لە هەمان کاتیشدا واژووشیان لەسەر فۆرمەکە هەبێت، چونکە ئێمە وردەکاری دەکەین دوجار لەوەی کە ئەو مامۆستایانە سەپۆرتی ئەو لیستە دەکەن. تەبیعی هەڵبژاردن بە لیستی نیمچەکراوە دەبێت، واتە دەنگ بە لیست دەدەی، دەنگ بە نوێنەریش دەدەی، یعنی لە زمنی ئەو لیستەی دیارە هەر لایەنێک نوێنەری خۆی هەیە، دەنگ بە نوێنەرەکانیش دەدەن، واتە دوو دەنگ دەداتن، دەنگ بە لیستەکە دەدا و دەنگ بە نوێنەرەکەش دەداتن. ئەمەش پرۆسەیەکە و یعنی ڕەچاوی لایەنی دیموکراتی کراوە بۆ ئەوی کەوا هەر کەسە و هەوڵی خۆی بدا و بتوانێت زۆرترین دەنگ بێنێ و ببێتە نوێنەر لە کۆنفرانسی داهاتووی یەکێتی مامۆستایانی کوردستان. هەڵبژاردنەکە بە 12 بازنە دەبێت، 12 دائیرەیە. ئێمە 12 لقمان هەیە، بە 12 دائیرە دەبێت، 12 بازنە دەبێت. لقی خانەقین، لقی گەرمیان، لقی هەڵەبجەی شەهید، لقی سولەیمانی، لقی کەرکووک
لقي هولير لقي كوي لقي رابرين لقي سوران لقي آكري لقي موصل لقي دهب دوازده لق معناه دوازده بازنه دبي هر بازنك طبيعي بطاقه دنگدانی تایبەتی خۆی دەبێت چونکە نوێنەرایەتی هەر بازنێک لەوە بازنەیەش کە جیاوازە بۆ نمونە ڕەنگە لە خانەکەین 17 نوێنەر هەبێ 18 نوێنەر هەبێ بەڵام ڕەنگە لە دۆچێ 30 نوێنەر هەبێ 35 نوێنەر هەبێ بۆیە هەر بازنەیەک بطاقەی دەنگدانی خۆی دەبی واتە هەر مامۆستایەک لە ضمنی بازنەکەی خۆی دەنگ بە نوێنەرەکەی خۆی دەدا یعنی دەنگ بە نوێنەر لە بازنەیەکی تر نادات دیارە مامۆستایانی زانکۆش ئەندامن لە یەکێتی مامۆستایانی کوردستان بۆیە دەبێ لە چوارچێوەی لیستی نوێنەرایەتی سەتادەی مامۆستایانی زانکۆ بێ واتە هەر لیستێک کە نوێنەرایەتەکەی خۆی واتە کاندیدەکانی خۆی پێشکەش دەکا دەبێ سەتادەی مامۆستایانی زانکۆ بێ ئیتر ئەگەر 10 کەس بێ دەبێ کەسێک یەک کەس مامۆستای زانکۆ بێ ئەگەر 20 کەس بێ دەبێ دوو مامۆستای زانکۆ بێت ئەوە تەنانەت ئەگەر چوینە کۆنفرانسیش هەر لایەنێک چەند کاندیدی بردەوە دەبی 10% مامۆستای زانکۆ بێ و لە هەمان کاتیشدا ڕێژەی ژناش بەڕاستی دەبێ ئێمە ڕەچای ئەوە دەکەین کە ژنان نیوە زیاترن لە مامۆستایانە بۆیە ڕێژەی وانیش بە ڕێژەیەک دیاری دەکەین کە شایستە بە مامۆستایانی ژن بێ و وجودی تەواویان لە کۆنفرانس هەبێ و ڕێژەکە نابێت لە 25 کەمتر بێ و دەکرێت 30 بێ و لە هەمان کاتیدا 35 بەڵام جارێ ئەمە نەگەیشتوونە بڕیاری کۆتایی لەسەر ئەو بابەتە چونکە هەندێکمان پێمان وایە 50 بە 50 بی ئەنجا باشە چونکە مامۆستایانی ژن زۆرن بەڵام ئەوەش گفتوگۆی دەوێتن لەسەر ئەو بابەتە بۆیە ئێمە ئەو هەنگاوانەی کە ئێستا بۆم باسکردن ئەو هەنگاوانە لە ئێستاوە لەمڕۆ دەست پێ دەکات تا 3 مانگی 12 بێگومان فترێکیش دیاری دەکەین بۆ ئەوی کەوا نوێنەرەکان پێشکەش بکرێن کە ئەویش دەڕۆژێک دەدەینە لایەنەکان لە دوای سەری مانگەوە تەبیعی دەڕۆژ دەدەینەوان بۆ ئەوی کەوا نوێنەرایەتی پێشکەش بکەن نوێنەرایەتی بەو مەرجانەی کە تازە باسم کرد کە دەبێت سەتادەی مامۆستایانی زانکۆ بێ و لە هەمان کاتیشدا مامۆستایانی ژنیش حزوری تەواویان هەبێ لە ناو نوێنەرایەتیەکان واتە کاندیدەکان و دوجار ئێمە کۆمەڵێک ئیش و کاری تریشمان هەیە کە دەبێ بیکەین بێگومان فترەیەکیش پێش هەڵبژاردن دیاری دەکەین بۆ پرۆسەی ڕاگەیاندن کە لە هەر لیستە و ئیتر دەتوانێت بانگەشە بۆ خۆی بکات بەڵام ئەوش بە خۆی بە پێی چەند بنەمایەک دیاری دەکەین بۆ ئەوەی بانگەشە بکاتن بۆ لیستەکەی خۆی بێگومان ئەوانە هەمویان دەستنا چوارچێوەی خشتەبەندیەوە کە لە وەختی خۆیان ئیتر ئەوانەش ئاشکرا دەکەین ئەوەی دەمینێتەوە ئێمە هەر لێرەدا داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کە ئێمە بەنیازین پرۆسەیەکی گەورە ئەنجام بدەین کە ڕەنگە لە 60,000 مامۆستا زیاتر بەشداری پرۆسەکە بکاتن خۆتەنزانەوە ڕقمێکی گەورەیە و لە هەمان کاتێکدا چەندین بنکەی دەنگدان و وێزگەی دەنگدان لە سنووری بازنەکان دیاری دەکەین بێگومان کارمەندیش دیاری دەکەین و لە هەمان کاتیشدا یاسا ناسیش بانگ دەکەین بۆ ئەوکە سەرپەرشتی بنکەکانی هەڵبژاردن بکاتن هەموو ئەو بابەتانە پێویستی بە هاوکاری مادی هەیە بۆیە ئێمە داوا لە حکوومەتی هەرێمی دەکەین و بە ڕسمیش داوا دەکەین کە هاوکاری یەکێتی مامۆستایانی کوردستان بکەن بۆ ئەوی کە پرۆسەی هەڵبژاردن بە باشی بەڕێوە ببین و لە هەمان کاتیشدا پرۆسەی کۆنفرانسیش بەڕێوە ببین یەکێتی مامۆستایان هەمیشە سەباق بووە لە ئیش و کارەکان ئەگەر بەبیرتان بێتەوە بەشێکتان ڕەنگە لە بیرتان بێ ئێمە پێش ئەوەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکرێت لە 1992 لە 30/4/1992 یەکێتی مامۆستایان هەڵبژاردننی کرد و هەڵبژاردن تریشمان کردووە سەرکەوتوو بووینە ئومێدی شمایە بە پاڵپشتی هەموو لایەک و بە پاڵپشتی ئێوە ڕاگەیاندنکارانیش لەو پرۆسەیەدا سەرکەوتوو بووین هەڵبژاردنێکی بێگەرد بکەین و دوجار کۆنفرانسیش بەڕێوە بکەین کە حەقی هەموو لایەنەکان لە ناو ئۆرگانەکانی یەکێتی مامۆستایانی کوردستان پارێزراوە بیتن زۆر سوپاس. چەند ئەندام لە کۆنگرە بەشداری دەکەن ئەو کەسانی کە لە کۆنگرە چەند ئەندام وە لەقەکان چۆن کۆنفرانسیان بۆ دەکەین دواتر چۆن هەڵبژێن خۆی بە پێی ڕیزبەندی کۆنگرە دەکرێت هەڵبژاردن دەکەی تۆ لە هەر بازنەیەکە
ئەو نوێنەرانەی کە ئیستحقاقی بازنەکەیە هەڵیان دەبژێری. ینی بۆ نمونە ئێمە کەرکووک وەرگرین. کەرکووک ینی فەرەزەن 20 نوێنەری هەیە. ینی مامۆستایانی کەرکووک 20 نوێنەر هەڵدەبژێرن بە هەموو لیستەکانەوە کە 20 نوێنەرەکان هەڵبژار ئەوانە دێن بەشداری کۆنفرانسی گشتی یەکێتی مامۆستایان دەکەن کە کۆنفرانسی گشتی کرا ئینجا دەگەڕێنەوە شوێنی خۆیان کۆنفرانسی لقەکەی خۆشیان دەبەستن واتە بە پێی یاسا ڕیزبەندیەکە وایە هەڵبژاردننی نوێنەرەکان بەستانی کۆنفرانسی گشتی ئینجا بەستانی کۆنفرانسی لقەکە خۆی بەشدا ئێمە لە لیژنەی باڵای هەڵبژاردن گفتوگۆمان لەسەر ئەوە کردووە کە لە 250 تا 300 ئەندام بەشداری کۆنفرانسەکە بکەن. لە ڕاستیدا ئێمە لە هەڵبژاردنی ڕابردوو ژمارەی نوێنەرەکان زۆر بوو یعنی ئەوە بوو بۆ جێگەی ئەوەی کە دەبایە هەموو ئەو ینی ئەندامانە ڕەیان لەبەرچاو بگیرێت بەڵام ئێستا ئێمە پێمان وایە ژمارەکە پوختتر بێت کەمتر بێت بۆ ئەوی زۆرترین مناقەشە و زۆرترین گفتوگۆ لەسەر پرۆسەکە ئەندام بکرێت.